شوێنەواری قەرەوەغڵانە کە مێژووەکەی بۆ زیاتر لە 1000 ساڵ دەگەڕێتەوە. ئامادەکاری دەکرێت تا قۆناغی پەرژینکردن و کنەوپشکنینی بۆ بکرێت. ئەم شوێنەوارە شوێنەواری قەرەوەغڵانە لە شاری کفری شوێنەوارێکی گرنگە. ئینشاءڵڵا لەم ڕۆژانە دەستەکەین بە سیاجکردنی ئەم شوێنە بە درێژەی 2000 متر ئینشاءڵڵا بۆ پاراستنی چکۆ شوێنەوارە خۆتەزانن ناسنامەی ئەم شارەتانە. ئینشاءڵڵا ئەم شوێنەوارێکی کۆنە لە ناونە چیە حتا ئینشاءڵڵا کنەوپشکنی تیا بکرێ بۆمان دەرکەوێ ئایا چی تیا هەیە و چیتیانی بۆ کام عەسڕ ڕەگرێتەوە چی تیا هەیە ینی چی تەبەقاتی تیا بێ ئینشاءڵڵا ئەوە بتوانی کاتخۆی. شارۆچکەی کفری ناوچەیەکی پڕ لە شوێنەواری مێژوویی و کللتوری و کەلەپوریە، بەڵام ئەم شوێنەوارانە بەهۆی زۆری تەمەن و گرنگینەدان پێیان زۆرینەیان داڕوخاون و لە ناوچوون. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە 4 ساڵی ڕابردوودا گرنگی زۆری بە شوێنەوارەکاندا و بودجەی بۆ شوێنەوارەکان تەرخان کردووە تا لە فەوتان بیان پارێزیێت. ئەو شوێنەوارە کە تەمەنی زیاتر لە 1000 ساڵ پێش ئێستاە، لەبەر ئەوەی ئەو شوێنی قەرەوەغڵان شوێنی دووەمی شاری کفریە. سەرەتا لە ئاسکی کفری بوویەک شاری کفری شوێنەکەی، دواتر بۆ قەرەوەغڵان، دواتر بۆ شوێنی ئێستایی. بە شوێنەوارەکان درمان ئێمە هەمووی دەرخستە و هەنیە شوێنەوارمانەیە دەرخستەمان بۆی کردیان گەیەتە مەرحەلەی پێش کۆتایی، یعنی تەوقیعی کۆتایی کە لای وەزیری داراییە لە ئەنجومەنی وەزیران چەند خانەیەکی کەلەپوری تەملیک بکەین، خۆماڵی بکەین و دواتر کاری پاراستن و نۆژەنکردن. سەرای کفری ئەوە لە مەرحەلەی نۆژەکان ئێستا خەریکە. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕاکێشانی سرنجی گەشتیاران ناوچەی شوێنەواری کللتوری و کەلەپوری و مێژووییە. سەرباری دەوڵەمەندەکەی کفری بەم ناوچە شوێنەواریە کللتوری و کەلەپوری و مێژوویانەی لە شارەکەدا هەیە، بەڵام تا ئێستا نەیتوانیوە ببێتە جێی بایەخی گەشتیاران و سرنجی گەشتیاران بۆ خۆی ڕابکێشێت، چونکە زیاد لە 95 شوێنەوارە کللتوری و کەلەپوری و مێژوویەکانی شارۆچکەکە بە تەواوەتی داڕوخاون. هەرێم جاف، کوردستان 24 کفری.